مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم. فرشته روبون همو خوش خلق خوبون همو قربانی تو بون همو با تو ابون و فیدا مولای صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم. هاتني پیغمبری خوا صلی الله علیه و سلم لکاتێکا بووکەوە بتپەرستی و سەرجەم ئەخلاق خراپەکان بڵاو بوو لەناو قڕیشە و ئەو سەردەمە پێ ئەوترا سەردەمی جاهیلیەت وەیە پیغمبری خوا کە هات صلی الله علیه و سلم یەکتا پەرستی ناسان بە خەڵکی و شرکی نێڵا و هەموو ئەخلاقە بەرز و خۆڕەوشتە جوانەکانی ناسان بە خەڵکی ئەوەی کەوا ژیان و کۆمەڵگای خەڵکی پێویستێتی پیغمبری خوا ئەو پەیامەی هەناکە خوای گەورە وەصفیەکە بە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. بۆیە پەیامی پیغمبری خوا صلی الله علیه و سلم لە سەرجەم سێکتەرەکانە ڕەحمەتە بۆ بەشەریەت و ناکرێت لە هیچ کاتێکە دەستبەرداری ئەو ڕەحمەتە ببین. محمد مرشدي تقوى ورعاية محمد مرشدي تقوى ورعاية محمد أصل باقيدي كفرعا خدايا بن بكي قربان محمد. هاتنی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ بۆ مرۆڤایەتی یەکێک بوو لە ئەو فەزڵە گەورانەی کە خۆی گەورە بە مرۆڤایەتی بەخشی یەکێکە لە ئەو نیعمەتە گەورانەی کە خۆی گەورە بۆ مرۆڤایەتی نارد. ئەگەر ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم نەهاتایە بۆ ناو ئەم مرۆڤایەتیە دیارە مرۆڤایەتی هەر لەو جاهیلیەتەی خۆیان هەر ئەمایەوە کە لە سەردەمانی پێش هاتنی پێغەمبەردا کاریگەری تەواویان هەبوو لەسەر کۆمەڵگەکان بتپەرستی و هەموو ئەو زوڵم و زۆرانەی کە ئەکرا هەموو ئەو تاوانانەی کە ئەکرا هەموو ئەو زیندە بەچاڵانەی کە ئەکرا هەموو ئەو حاڵەتە ناباوانەی کە لەناو کۆمەڵگەکاندا هەبوو بە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵە گۆڕانکاری زۆر گەورەی ڕیشەیی بەناو ئەو مرۆڤایەتیەدا هات. بۆیە هەمیشە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ یەکێکە لە هەرە نیعمەتە گەورەکان کە خۆی گەورە بە ئێمەی بەخشیوە. بۆیە یادکردنەوە و بەرزن نرخاندن و دواکەوتنی هەموو ئاکارە جوانەکانی ئەو پێغەمبەرە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە ئێمە مرۆڤەکان پێویستە بە دوواداچوونی بۆ بکەین هەوڵی بۆ بدەین لە ژیانی ڕۆژنامەمە بەردەستەی بکەین. لە ئاەتێکی ترا ئەفەرمێ سیماهم في وجوههم من أثر السجود بە ڕوویانەوە شوێنەواری نوێشکردن و سەردەبردن دیارە. جا لە پێش ئیسلامدا خەڵکی بتی ئەپەرست خەڵکی شوێن هەوا و ئارەزوی خۆیان کەوتبوون خەڵکی سویان ئەخوارد یەکتریان ئەچەوساندەوە بچووکەکان سەرکوتی گەورەکانیان ئەکرد مرۆڤ کرابوو بە کۆیلە کچەکانیان زیندە بەچاڵ ئەکرد. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات سوخۆری و خراپەکاری گۆڕا بە چاکەکاری بە خزمەتکردنی مرۆڤایەتی بە زیندووکردنەوەی مرۆڤەکان بە شێوەیەک زانایەک ئەفەرموێ ئەگەر عیسا عەلەیهی سەلام جەستەی مردووەکانی زیندوو کردبێتەوە ئەوە محەممەد صلی الله علیه وسلم دڵە مردووەکانی زینوو کردەوە و گیانی بەبەری مرۆڤایەتیا کردەوە.
ممكن